داوای مافێکی سەرەتایی خۆمانەکەین ئیتر ئەڵێ کە جام پڕ بوو لێڕژێ ئێمەش لەم سەردا و بێکارەبایی هاتوونەتە سەر ڕێگا و بەنداوای مافێکی سەرەتایی لە حکوومەت دەکەین. مافەکە کارەبایە، نەبوونی دکتۆرێکی پسپۆڕیە. من حالیان خۆم پێشمەرگەم ئەم ڕاتومەتەوە دوو ڕۆژ پێش ئێستا بە ماڵەوە وتووە بۆلێرم بۆ گەرم کەن ئێمەوە تەبعاً خۆوە شووی معقول نییە ئەوەکە بە ساردی خۆم شۆری ئەوەکە سارد بوو. ناوی مافێکی سەرەتایی خوشکمە براکانمە دایکمە خزم و کەسوکار و هاوڕێیە مافێکی سەرەتایی هاتوونەتە سەر جادۆبان. ئەم دۆخەیە کە ئەیبینی مەسلەیەکی پەندی پێشیران هەیە ئەمە بەم حکوومەتە ئەڵێم ئەڵێ حشتر لە بارە بۆیە ناسرەوێ بۆ زولحۆلیە دوای کەرەکەوێ. ئێمەش هیوادارم تێوگە بەم حکوومەتەکەی مەسرور و بەرزانی ئەڵێم بەرمیل نەتومان وەرگرتووە زستان نەهاتووە تەواو بووە بە 7-8 بەرمیل نەجاتە نابێ. کارەبای یاریەکە کارەبای چی؟ هیچ کە بەس کارەبانیەکەیە سەعاتە سەعات و نیوێ ئۆکەی کارەبایە ئەمە هەمانە معقول نییە. یعنی ئەمە حکوومەتی هەرێم سزای سلێمانیەیە دەستی خزۆتە قورگی سلێمانی. وڵایەتی داواکاریەکەمان هەر زۆر ئاشکرایە نە نەوت هەیە نە کارەبا هەیە نە خزمەت گوزاریەک هەیە هیچ شتێکمان نییە. داواکاریەکەمان هەر شتێکی زۆر بەسیتە نازانم 2023 لە هەموو وڵاتەکان کارەبا هەر بووە بە شتێکی زۆر ئاسایی کارەبا نەوت ئاو ئێمە هیچ کاممان نییە لەمانە یەک بەرمیل نەوتمان وەرگرتووە بڵێم بەشی 2 هەفتەی نەکرد بە 130,000 وەرمان گرتووە هەر فرۆشتنەوەیە. ئەمە نەودانیەکە حکوومەت نێکا بە منەت بەسەر میلەتەوە میلەتی داما و بە 130 وەڵڵی ئەزانم ماڵی وە پێ ئەزانم قەرزی کردووە بۆ نەوتەکە بۆ پارەی نەوتەکە مانگێکیشی پڕ نەکەوت خۆ دەزانی بیارە شوێ ناوچەیەکی کوێستانیە ناوچەیەکی ساردە حتا بڵێ خراپە نازانم یەک شتی باشی هاوڵاتیانم بۆ بێنە لەم سنوورەی ئێمەدا لە هەوراماندا ئیتر نازانم چ ئەوە خەسخانەمانە یەک دکتۆری پسپۆڕی تیان نیە سوێن بەخوا ئەگەر سەر و بێشێ سەر و ئازاری هەبێ بێ یەکسەر ڕابکەی بۆ هەڵەبجە یان بۆ سلێمانی ینی بەس لێرە بەس حەبی سەرێشە هەیە شروبی کۆکە هەیە بەس ئەمەمانە هەیە هیچ شتێکی ترمان نییە. کارەباکەیە 4 سعاتەیە 4 ساعتەکەش 5 دقەیە تۆ 10 دقە بڕێ 5 دقەیە تۆ 10 دقە مشکوپشی لێ نازانم بە قورعان ئەم ێوارەی لەسەر سفرە بوونانمان هەر نەخواردووە کارەبایە تۆ بڕێ کارەبا مەجال ئێوەش نایە ئەم کارەبای حکوومەتە کە کارەبا ئەهلیەکە داگیرسێ.